سەبارەت بە گرنگی هاوکاریەکانی یاخود پەیوەندیەکانی ئەمریکا لەگەڵ هەرێمی کوردستان و بە دیاریکراویش هاوکاریەکان بۆ هێزی پێشمەرگەی کوردستان هەندێک قسەی زیاتر دەکەین داخۆ ئەمریکا چۆن دەتوانێت ڕاستەوخۆ هاوکاری هێزی پێشمەرگە بکە وەکو دەگوترێت. میوانەکەمان زۆر بەڕێز دێرێک هاروی ئەندامی پێشووی ئەنجومەنی ئاسایشی نەتەوەیی لە کۆشتی سپی ڕاستەوخۆ لە واشنگتن لە ڕێگای سکایپەوە لەگەڵماندایە. بەڕێز هاروی سڵاوتان لێبێ گەلێک سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان لەم گەشتەی ژووری هەواڵی کوردستان 24. بۆ خۆتان باش دەزانن گەلی کورد بە گشتی هێزی پێشمەرگە کوردستان بە تایبەتی دۆستی ئەمریکان لە ناوچەکە. پرسیارەوەیە ئایا کاتی ئەوە نەهاتووە ئەمریکا ڕاستەوخۆ هێزەکانی پێشمەرگە پڕچەک بکات؟ بێگومان ئەمە پێویستی بە هاوکاری سەربازی زیاتری هەیە و ڕەنگە هەندێک چەک پێویست بکاتن، بەڵام ئەوەی کە دیارە کۆماریەکان کۆشتی کۆماریەکان هەروەها سێنات ئەوانە بەیەکەوە کار دەکەن بۆ ئەوەی هاوکاری زیاتر پێشکەشی هەروەها لە نێویشیاندا بەرگری ئاسمانی پێشکەشی هێزەکانی پێشمەرگە بکە بۆ ئەوەی بتوانن پارێزگاری لە هەرێمی کوردستان بکەن بە شێوەیەکی دیاریکراوی دژی ئەو موشەکانی لە ئێرانەوە بەرێم هەرێم ئاراستە دەکرێن و دەکرێت ئەمانە چارەسەر بکرێن. ئەمانە چەند کێشەیەکن دەکرێت چارەسەر بکرێن لە ڕێگەی هاوکاری سەربازی زیاترەوە. زۆر باشە بەڕێز هاروی بەخۆ ئاگاداری هێزی پێشمەرگە بەشێکن لە سیستەمی بەرگری تەواوی عێراق، بەڵام لە یاسای بودجەدا زۆر نادادپەروەری بەرامبەر هێزی پێشمەرگە کراوە. قسەتان لەسەر ئەم بابەتە چییە؟ من بڕوام وایە پەیوەندیەکانی نێوان پێشمەرگە و هێزەکانی عێراق بەو شێوەیەکی دوور و درێژ لە ماوەیەکی دوور درێژدا سەخت بووە. عێراق بەغداد هەمیشە هەوڵی داوە ئەو ڕێگانە بدۆزێتەوە ڕێگانە بگرێتە بەر بۆ ئەوەی کاریگەریەکانی پێشمەرگە سنووردار بکات، توانەکانی پێشمەرگە و ڕاهێنانەکان و هەروەها گەاندنی چەک بە پێشمەرگە سنووردار بکات. من بڕوام وایە وێنە گەورەکە ئەوەیە پەیوەندی بەوەیە هێزەکانی پێشمەرگە ڕۆڵێکی زۆر گرنگیانە هەبووە لە شەڕی دژی تیرۆر. ئەوە زۆر گرنگە بۆ بەرگریکردن لە باکووری عێراق لەبەرەوەی ئەوان توانیان هەیە و دەشتوانن نوێنەرایەتی خەڵکی هەرێمی کوردستان و باکووری عێراق بکەن. بۆیە هێزەکانی ئاسایشی عێراق لە بەغدا پێویستە زیاتر سوپاسگوزاری ئەو ڕۆڵە گرنگەی هێزەکانی پێشمەرگە بکەن کە هەیانە لە پارێزگاریکردن لە عێراق، هەروەها پارێزگاریکردن لە خەڵکی هەرێمی کوردستان و ناوچەکە لە دژی داعشەوە. ئەوەی کە هێزەکانی ئەمریکا لە ڕوبەڕبوونەوەی دژی داعش هەیان بوو، هێزەکانی پێشمەرگە هاوکارێکی باش بوون. زۆر باشە بەڕێز هاروی، جگە لە هاوکاری سەربازی ئەمریکا بۆ هێزەکانی پێشمەرگە، ئەمریکا دەتوانێت چ ڕۆڵێک ببینێ وەکو دۆستی هەرێمی کوردستان و پێشمەرگەش چ ڕۆڵێک ببینێ لە یەخستنەوەی هێزەکانی پێشمەرگە و پێکهێنانی سوپایەکی مۆدێرندا؟ من دەمێت ببینم کە ئەمریکا کار دەکات لەگەڵ بەغدا بە شێوەیەکی باشتر بۆ ئەوەی بتوانێتن هێزە سەربازیەکانی باشتر بکات، نەک تەنها بۆ پێشمەرگا بەڵکو بۆ هەرێمی کوردستانیش بە هەمان شێوە هەموو هەلێکەیە لە هەرێمی کوردستان بۆ ئەوەی وەبەرهێنان باشتر بکرێ، هەروەها لە بودجەدا بەشی خۆی هەبێتن لە بودجەی نیشتیمانیدا بەشی هەرێمە تای بترێت. ئەوە هەموو ڕێسا و یاساکان بە شێوەیەک ڕێکخراون کە وا دەکات وەبەرهێنان باشتر بکرێت و بەرهەم بەرەو پێشتر ببرێتن
بۆ هەرێمی کوردستان. من بڕوام وایە ئەوەیە کە پەیوەندی بەوەیە کە بواری ئابووری بەرەو پێشە بچێت لە هەرێمەکە و لە ناوچەکەشدا وارووا بتوانن زاڵ بن بەسەر بربەستەکاندان. بۆیە ئەو ئەتۆنۆمیەی لە هەرێمی کوردستاندا هەیە، لە حکوومەتی هەرێمی کوردستاندا هەیە، من بڕوام وایە شتێکە دەکرێت لە چەند ڕوویەکەوە سیر بکرێت و هەروەها دەسەڵاتی زیاتری پێ بدرێت لەوەی کە هەیە هەندێک ئاڵۆزی هەنا لە نێوان بەغدا و هەرێمی کوردستاندا. بەڵام من بڕوام وایە کە حکوومەتی هەرێمی کوردستان پێویستە بە شێوەیەکی قوڵتر سیر بکات. مەسرور بارزانی سەرۆک وەزیرانی حکوومەتی کوردستان کاتێکی سەختی هەبووە لە ڕوبەڕووبوونەوەی چەند کێشەیەک و لەگەڵ لایەنەکان. بۆیە ئەمە هەوڵێک دەبێت یەکگرتووی و هەروەها نیشاندانی ئەوەی کە بەغداد لە پیشاندانی بەغداد بۆی کە یەکگرتوویەکی تەواو هەیە لە هەرێمی کوردستان و لە حکوومەتی هەرێمی کوردستان لەناو پارتە سیاسەکاندا. ئەوە دەستی هەرێمی کوردستان و سەرۆک وەزیران مەسرور بارزانی بەهێزتر دەکات لە بەغدا. بۆیە من بڕوام وایە ئەمریکا، حکوومەتی ئەمریکا هەروە هەماهەنگیەکان لەلایەنەکانی دیکەوە وا دەکات ئەمە بەهای کوردستان نەک تەنها بۆ کوردستان بۆ حکوومەتی هەرێمی کوردستان و پەیوەندیەکان بەڵکو هاوکاریکردنیان لە دووبارە بنیادنانەوەی عێراق بۆ ئەوەی عێراق بتوانێت بەهای خۆی بەدەستبێنە نەک تەنها لە ناوچەکە بەڵکو لە دەرەوەی ناوچەکەش. زۆر باشە بڕێز هاروی بۆ خۆت باش دەزانی هەرێمی کوردستان نەک لە عێراق لە تەواوی ناوچەکە تاکە شوێنی سەقامگیر و دۆستی نزیکی ئەمریکاشە، بەڵام بەردەوام هەڕەشەی لەسرە. بەڕای تۆ ئەمریکا چۆن دەتوانێت پارێزگاری لە هەرێمی کوردستان و گەلی کوردستان بکە کە دۆستی نزیکی ئەمریکان لە بەرامبەر ئەو هەڕەشانەدا؟ ڕێز و هەروە هیوایەکی زۆر هەیە بۆ ئەوەی بتوانێت بکرێت هەرێمی کوردستان سەرکەوتوو بێت بۆ خەڵکی ناوچەکەش لە دەرەوەی وڵاتی عێراقن سەرکەوتوو بن، هەروەها ئازادی بەدەستبێنن، هەلێکیان هەبێت بۆ ئەوەی بەرەو پێشەوە بچن. ئەگەر سربەخۆی نەبێت توانای ئەوە بێ بۆی کە بتوانن بژین ژیانێک بەسەر ببەن بەبێ هەڕەشە لەلایەن حکوومەتی سووریا و یاخود حکوومەتی ئیران یاخود لە ناو تورکیا. بۆیە من ئەندامێکی حکوومەتی ئەمریکانیم، بەڵام وەکو کەسێک کە کاتێکی زۆرم بەسەر بردووە لە کارکردن لەوێدا و هەروەها لە پرسە لەو کێشانەی کە پەیوەندی بە هەرێمەکە و بە ڕۆژهەڵاتی ناوەڕاستەوە هەیە کارم کردووە. هیواخوازم کە حکوومەتەکەمان بتوانێت کار بکات، هەوڵ بدات بۆ ئەوەی پشتیوانی و یارمەتی هەرێمی کوردستاندا هەڵێمی کوردستاندا زیاتر لەوەی کە ئێستا هەیە. بۆیە بڕوام وایە هەل هەیە. من ناتوانم لەبارەی هەموو شتێکەوە قسە بکەم کە بیرمان لێکوتە، بەڵام ئەمە کاری کۆماریەکانە بەداخەوە کە ئێستا ئیدارەی بایدن سەیری ڕۆژهەڵاتی ناوەڕاست ناکات وەک شوێنێک کە جەختی لێ بکاتەوە، فۆکەسی لێ بکات، بەڵکو دەیەوێت کێشەکان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست کەمێک وەلا بخات و زیاتر جەخت لە کێشەکانی ئەوروپا و ئۆکرانیا بکاتەوە، لە ئاسیا و چین بکاتەوە. ئەو ئالنگاریانەی کە لەو پرسانەدا هەن ئەوان هەوڵ دەدەن ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە کەمێک وەلا بخەن، وەلاوە بنێن و زیاتر جەخت لەسەر لایەنەکانی دیکە بکەن کە هەروە ئەو ڕێکەوتنانەی کە تاوەکو ئێستا دیار نیە بەچە دەکا. بۆیە خاڵی کۆتایی ئەوەیە کە ڕۆژهەڵاتی ناوەڕاست جێگای جەخت و تێڕوانی نییەوەک ئەوەی کە پێشتر وا بوو لە چەندەیەکی ڕابردوودا لەلایەن حکوومەتی ئەمریکاوە. زۆر باشە، زۆر بەڕێز دەرک هاروی ئەندامی پێشووی ئەنجومەنی ئاسایشی نەتەوەیی لە کۆشتی سپی لە واشنگتن ڕاستەوخۆ لە ڕێگای سکایپەوە لەگەڵمان بووی. سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان. سوپاسیەوە، کاتیش خۆش.